حول ولا قوة. تعالي کاکە شتێک پێ بێ باوە بکە و عیبی نییە. زاوایگیان نازانم بۆ تۆ باوەڕ ناکەی من پێتەڵێم بەخوا کوڕەکەم ئەو ڕۆژە کە سەیرەکەم داماوە ڕائەکە کوراڵم بۆ تۆ بۆ کوێ ڕائەکەی ڕێک بەر و ڕیسارە ڕاکە ئەرێ بەخوا یعنی لە ساری ناترسێ هیچ بەپەلە گرتومەلام بردووە ئەرێ بەخوا یعنی ئەوە لە سارە و لێشتە چ ناترسێ ئەرێ بەخوا هیچ جار ئەوە لە ئاگریش ناترسێ ئاگریی بەخواوە تا ڕۆژە ڕێک ئەوە ئاگرەکە لێوا بۆ نەگەچ ئەوەیەکە بەسەر دەسیاوەلێکە کورە کوڕوتم ئەسووتی تۆ بۆ واکەی و ناسووتێم دەستی خسەسەری بابا وەرە دانیشە وەرە دانیشە باش ئەگە بۆ قسەکە لێ بدەم بۆ کەسەوە بۆ کەسەکە لە دوور دەوی بدەم چ دەبی ناترسێ ئەوە ئەو حاڵە دۆی دەم خەریکە باوەڕ بکەم بۆ شێر بووە ئێستاکە پێشەش مەترەقی چاشی لێ دەدەم بەس دوی دڵنیام کورە بەرگە ناگرێونەی کە شێتە بێ بەس هەتا دڵنیابم زاوە نەکەی بابا بێژن ئەتو نازانێ مەترەقە چێوە نییە؟ زاوە نەکەی دیتت مەترەقم لێ دەستدای نییە ڕای کردە و ژوورەی نەوە نییە بە حەقی ئەو خوددایە ئەوە ساختە چییە بە قەسیوەی کردیە بێژن هەموو هەڵقەڵەتێنی ڕدەینمان کەتە من دەستەوە منداڵی ئەمە هەڵقەڵەتێنی تەواو هەتا ئەو کوڕە بۆ شێوازێ فێل لە من بکە نایەمەوە ماڵی کەسیش تەلەفۆنەوە بنەکە جوابی یەک تەلەفۆنش دادەمەوە خۆحافیز سعدی بیکە لە ڕای خوا سعدی بۆ کوێ ڕووی